خوای پەروەردگار ئەو هەستە لە ناخی ئێمەشا دروستکە و ئیمانی ئێمەشەوەندە قایمکە ڕوومان لە قیامەت بێ ڕوومان لە خوای پەروەردگار بێ تەوبەمان ڕاست کرد بێ ڕاست بین لەگەڵ خوای گەورەیە و لە گوناحەکان کۆڵمان دابێ وازمان لێهێنابێ بەرەوەم ئیسلامەتیە هاتبین و باوەشی پیاکەین بەڵکو خوای پەروەردگار ڕەحممان پێکە ئەگەین بەو پیا و چاکە نازدارانەی ئومەتی ئیسلام بەو خواناسانەی کە ئاوا ڕویان کرد بۆ دینداری ئاوا ڕویان کردە قیامەت بەڵکو خوای گەورە ڕەحممان پێکە بە لوتفی خۆی لە ریزی ئەو کاروانە بەڕێز حسابمانەکە و ئێمەشە خاتە ڕێیان لە خزمەتیان نابین لە دوای ئیمامی دڵسۆز و بەڕێز و خواناسی خۆمان و مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی خوای پەروەردگار ئەویش و شەهیدەکانی تریشمان وەرگرێ خوای گەورە ئەو کەسانی لە پێناوی ئەم دینەیان ڕۆیشتون لەم میلەتی کوردەش خوای گەورە وەریان گرێ لە دوای مامۆستا مەلا عوسمانی پڕشەرم و حەیاوە بیان بابەرە و عوسمانی کوڕی عەفان و لەوێ بە دیداری هەمویان شاد ببین و بگەینە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام تێر تێر دەستی ماچکەین و عوزری بۆ بێنینەوە کە ئەر ئەوەندە دینداریەکەمان کردووە تکامان بۆ بکە لای خوای گەورە بەڵکو خوای گەورە لێمان قبوڵکە یا ڕەبی خوایە لێمان قبوڵکە و گەڕانەوەیە بەرەو جەنابەت خوایە تۆ بەکەمان لێ قبوڵکە خوایە فرمێسکی پەشیمانیمان لێ قبوڵکە یا ڕەبی خوایە ئەم کۆمەڵە مسڵمانی باوەڕیان بە دینەکەی تۆ هێناوە و لە غوربەتی ئیسلامە ئیسلامەتێکیان گرتووە دڵ و ڕامان یەکخەو یا ڕەبی خوایە ورە و زەمان یەکخەبمان کە بە کۆمەڵگارێکی مسڵمان بتوانین جارێکی تر مقدساتی ئیسلام بپارێزین بتوانین جارێکی تر عزەتی مسلمانان بپارێزین خوایە بمان کە بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەت أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.